سڵاو بەناوی خوددا بەخێ بێن بۆ کەیبیۆڕی کاپس لە ڤیدیۆ ئەم جارەدا باسی فیلمێکی کۆمیدی و دراما دەکەین بە ناوی ترومان شۆ با دەست پێ بکەین. ترومان بێربانگ ژانێکی ئارام و بێکەشەی هەیە لە دوورگەی سی هێڤن کە شوێنی لە دایکبوونیەتی و هەر لەوێش هاوسەرگیری لەگەڵ پەرستاری کردووە بە ناوی مێرڵ، ئێستاش وەکو فرۆشیارێک کار دەکات. ڕۆژێکیان پێشەوەی بچێتە سەرکار سڵاو لە دراوسەکانی دەکات بە شێوازە بەناوبانکەی خۆی کە دەڵێت بەیانیتان باش، ئەگەریش نەمبینینەوە ئەوان نیوەڕۆ و ئێوارە باش و شەویشتان شاد. لەو کاتەدا ئامێرێکی نامۆ بەردەبێتەوە و لە نزیک ئۆتۆمبیلەکەیەوە دەکەوێت بە زەویدا هەوڵدەدات بزانێت لەکوێ بەربۆتەوە، بەڵام هیچی بۆ دەرناکەوێت چونکە ئەو ڕۆژە ئاسمانێکی سافی هەیە و هیچ شتێک لە ئاسماندا نییە. بۆیە لەسەر ڕێیەکە لای دەبات و دەڕات بەرەو شوێنی کارەکەی. لە ڕێگادا رادیۆکە دەڵێت کە فڕۆکەیەک بەسەر دوورگەی سی هێڤندا تێپەڕیوە و پارچەکانی بەربوونەتەوە، بەوەش بۆی بە دەردەکەوێت ئەو شتەی پێشتر بینی پارچەیە و فڕۆکەیە بووە. دەچێتە شوێنی کارەکەی و لەوێ پەیوەندیەکی نهێنی بە شاری فیجیۆ دەکات و پرسیاری ئافرەتێک دەکات بە ناوی لۆرن، بەڵام هیچ زانیاری دەربارەی دەست ناکەوێت. دەیەوێت لە بەندەری دوورگەکەەوە بڕوات، بەڵام ترسی لە ئاو ڕێگری دەبێت و بەمەش دەگەڕێتەوە ماڵەوە. لەوێ چای بە هاوڕێیەکی منداڵی دەکەوێت کە ناوی مارلۆنە و بۆی باز دەکات کە دەیەوێت هەموو شتێک جێ بهێڵێت و بچێتە شاری فیجی، چونکە هەر لە منداڵیەوە ترومان حەزی لەوە بۆ بە جیهاندا بگەڕێت، بەڵام بەهۆی چەند هۆکارێکی جیاوازەوە هەرگیز نەیتوانیوە دوورگەی سی هێڤن جێ بهێڵێت. دوای ئەوەی مارلۆن دەڕوات، ترومان دەچێت بە تەنها لە کەنار دەریاکەدا دەنیشێت و بیر لەو ڕووداوە دەکاتەوە کە تێیدا باوکی یانی لەدەستدا. لەو ڕۆژەدا کێرک بێربانکی باوکی ترومان دەویست زوو بگەڕێتەوە ماڵەوە چونکە کەشوهەواکەی باش نەبوو، بەڵام ترومان سوور بوو لەسەرەوەی بمێنێتەوە لە دەریاکەدا. هەر لەو ڕۆژەدا زریانێکی بەهێز لە بەلەمەکەیانیدا و بەڕێز بێربانکی باوکی ترومان کەوتە نێو دەریاکەوە و نقم بوو. لەو کاتی ترومان بیری لە ڕابردوو دەکردەوە شتێکی سەیر ڕوویدا. بارانبارین دەستی پێکرد، بەڵام تەنها لەسەر ئەو وە کاتێک هەستایەوە بارانەکە هەر بەدوایە بوو تاوای لێهات هەموو شوێنەکەی گرتەوە. چووە ماڵەوە و پلانی چوونی بۆ ویجی لای مێرڵ باس کرد، بەڵام مێرڵ بیرۆکەکەی ڕەت کردەوە و پێیوت کە دەیەوێت منداڵیان ببێت. ڕۆژی دواتر ترومان بەلای پیاوێکی سوالکەردا تێپەڕی کە ڕێک لە باوکی دەچوو، بەڵام پێشەوەی قسەی لەگەڵ بکات ژمارەیەک کەسی لە ناسراو هاتن و بردیانە نێو پاسێکەوە و دووریان خستەوە. ترومان مەسەلەکەی بۆ دایکی گێڕایەوە، بەڵام دایکی پێیوت کە ئەوە خەیاڵی خۆت بوو، منیش جاروبار باوکت دێتە بەرچاوم، ئەوە شتێکی ئاساییە. شەوەکەی ترومان چووە ژێر زەمینەکەی ماڵیان و تەمەشای شتە کۆنەکانی خۆی دەکرد لە نێو سندوقێکدا. سندوقەکە وێنەی کاتی منداڵی تێدا بوو لەگەڵ جلوبەرگێکی سووری خانمان کە لەسەری نووسرا بوو ئەمە چۆن کۆتایی دێت. جلەکە ڕۆژانی سەردەمی زانکۆی بیرهێنایەوە کە چاوی بە کچێکی جوان کەوت بە ناوی لۆرن گارلاند، بەڵام پێشەوەی بتوانێت بچێتە لای لۆرن دیار نەما و بە تێپەڕبوونی کات ترومان لە مێرڵ نزیک بووەوە. شەوێکیان ترومان دووبارە دەچێتە لای لۆرن لە کتێبخانە و لێ نزیک دەبێتەوە، بەڵام لۆرن پێی دەڵێت کەوا ڕێگەی پێ نادێت کە قسەی لەگەڵ بکات. سەرڕایەوەش ترومان داواری دەکات کۆتایی هەفتە چاوی پێ بکەوێت، بەڵام لۆرن دەڵێت کە تەنها ئێستا پێم دەکرێت بێمە دەرەوە لەگەڵت. هەردووچان هەوڵ دەدەن بە نهێنی لە کتێبخانەکە بچنە دەرەوە و کامێرەکانی کتێبخانەکەش بۆ ساتێک ناتوان بیان بینین، بەڵام لەپڕ لەلایەکەوە لە کامێرەیەکدا دەردەکەون کە خەریکن دەچنە دەرەوە. پێکەوە دەچنە کەنار دەریاکە، بەڵام لەو کاتەدا ئۆتۆمبیلێک لەیان نزیک دەبێتەوە و لۆرن دەترسێنێت. بە ترومان دەڵێت کە ناوی ڕاستەقینەی ئەو سیلڤیایە و هەوڵ دەدات ڕاستیەکانی پێ بڵێت لەبارەی نمایشی ترومانەوە. لەو کاتەدا پیاوێک کە خۆی بە باوکی لۆرندا دێت و لە ترومانی دوور دەخاتەوە. لۆرن بە ترومان دەڵێت کە هەموو ئەو کەسانی لە دەوروبەرین و ئەو جیهانی تێیدایە ساختەیە و هەمووی بەرنامەیەکی تەلەڤیزیۆنیە. پیاوەکە دەڵێت لۆرن شیزۆفرینایەتی و بە قسەی خۆی دەیبات بۆ شاری فیجی. ترومانیش بە سەرسامی لەوێ دەمێنێتەوە و جلە سوورەکەی لۆرنیشی هەر بەدەستەوەیە. کە دەگەڕێینەوە کاتی ئێستا ترومان دەبینین کە پارچەکانی ڕۆژنامەکان کۆ دەکاتەوە و لێکیان دەدات تا وێنەیەکی هاوشێوەی سیلڤیا یاخود لۆرن دروست بکاتەوە بۆ ئەوەی لەبیری بمێنێتەوە. ڕۆژی دواتر لە ڕێگایدا بۆ سەرکارەکەی رادیۆکە راپۆرتی سەیر و نامۆ بڵاو دەکاتەوە لەبارەی جوڵەکانیەوە وەک ئەوەی چاودێری بکرێت، بەڵام بە زووی رادیۆکە دەچێتەوە سەر میوزیک و داوای لێبوردن دەکەن کە فریکوێنسەکەیان لەگەڵ پۆلیس تێکەڵ بووە. ترومان لە خۆیەوە خۆی دەکات بە بینایەکدا بۆ ئەوەی ئەو کەسانە ببینێت کە پلانی لە دژ دەجێڕن. کاتێک بەرەو ئامێری بەسکەرەوەکە دەچێت دەبینێت شوێنەکە وەکو ستۆدیۆ تەلەڤیزیۆن وایە و چەند کەسێک لەوێ خەریکی نان خواردن، بەڵام پێش ئەوەی شتەکان بە تەواوی ببینێت کارمەندەکانی ئەوێ دێن و دەری دەکەنە دەرەوە. ئەویش دەچێتە لای مارلۆنی هاوڕێ و ڕووداوەکانی بۆ باز دەکات، بەڵام مارلۆنیش بە هەمان شێوەی دایکی پێی دەڵێت کە ئەوانە تەنها خەیاڵی خۆیەتی. دوایەوە مارلۆن بە ترومان دەڵێت کە بۆ ماوەیەک دەچێتە شوێنێکی تر. کاتێک دەچێتە ماڵەوە دایکی و مێرڵ دەبینێت کە سەیری وێنە کۆنەکانیان دەکەن و تەلەڤیزیۆنەکەش لەسەر بەرنامەیەکە بە ناوی ڕێگەی ماڵەوەم پیشان بدە، وەک ئەوەی هەموو کەسانی دەوروبەر هەوڵ بدەن دووری بخەنەوە لەوەی شتەکان بزانێت. ترومان لەپڕ وێنەی هاوسەرگیریەکەی دەبینێت کە تێیدا مێرڵ پەنجەی نوشتاندوێتەوە وەک ئاماژەیەک بۆ ئەوەی بەڕاستی هاوسەرگیری لەگەڵ ناکات. ڕۆژی دواتر ترومان دەیەوێت بچێتە شاری فیجی،
بەڵام بۆی دەردەکەوێت تا مانگێکی تر هیچ گەشتێکی فڕۆکە نەماوە. بۆیە سواری پاسێک دەبێت بۆ شیکاگۆ، بەڵام هەر پێشەوەی وێزگەکە جێبهێڵێت پاسەکە لە کار دەکەوێت. مێرڵ لەسەر کار دەگەڕێتەوە و دەبینێت ترومان لەنێو ئۆتۆمبیلەکەی دانیشتووە. پێی دەڵێت وەرە لە تەنیشتم دابنیشە و پێشبینی ئەو ڕووداوانەی بۆ دەکات کە لەو کاتەدا ڕوودەدەن. لەوانە ئافرەتێک بە پاسکلێکی سوورەوە دەڕوات. پیاوێک گوڵێکی بەدەستەوەی و ئۆتۆمبیلێکیش بێدا تێدەپەڕێت. بە مێرڵ دەڵێت کە ئەو ڕووداوانی دەوروبەریان هەمووی پێشتر داڕژراوە و نووسراوەتەوە. بەڵام مێرڵ دەڵێت شتیوان نابێت و ئەوانە خەیاڵی خۆتن و دەیەوێت لە ئۆتۆمبیلەکەدا بەزێت. بەڵام ترومان دەرگای ئۆتۆمبیلەکە قوفڵ دەکات و دەست دەکات بە شۆفێریکردن لە خۆیەوە تاکو بیرۆکەکەی بسەلمێنێت. کاتێک دەگاتە لایەوە پردەی کە دوورگەی سیهێڤن بە شوێنەکانی ترەوە دەبەستێتەوە بەهۆی ترسی بەرامبەر ئاو دەوەستێت. بۆیە دەستی مێرڵ دەگرێت و ناچاری دەکات شۆفێری بکات تاکو پردەکە تێدەپەڕێنن. دوای پەڕینەوەیان لەلایەن پۆلیسەوە دەوەستێنرێن لە بەردەم وێزگەیەکی ئەتۆمدا چونکە وێزەکە خەریکە دەتەقێتەوە. پۆلیسەکە بە ترومان دەڵێت کە بگەڕێتەوە بۆ ئەو شوێنەی لێ هاتووە و بەڕێکەوت بە ناوی خۆیەوە ترومان بانگ دەکات. لە کاتێکدا هەرگیز چاویشی پێی نەکەوتووە. بۆیە ترومانیش دەیەوێت لە دوورگەکە بڕواتە دەرەوە، بەڵام چەند کەسێک دەیگرن و دەینێرنەوە ماڵەوە. لە ماڵەوە مێرڵ دەیەوێت قەناعەت بە ترومان بکات کە هەموو شتێک ئاسایی و هیچ نەبووە. ترومان زیاتر دەپەشۆکێت. لەو کاتەدا مارلۆن دەردەکەوێت و ترومان دەباتە دەرەوە و پێی دەڵێت کە کەس پلان لە دژی ئەو ناگەڕێت و ئەگەر وا بووە دەبوو ئەویش هاوبەشی پلانگەڕێکە بێت کە ئەویش هەرگیز جۆ لەگەڵ باشترین هاوڕێی ناکات. لەوێ بۆمان دەردەکەوێت کە پیاوێک بە ناوی کریستۆف ئەو قسانە بە مارلۆن دەڵێت لە ڕێی مایکرۆفۆنێکەوە و دوایەوە مارلۆن هۆکاری هێنانە دەرەوەی پێ دەڵێت و پیاوێک لە نێو تەموژەکەەوە دەردەکەوێت. ئەویش هەمان ئەو سوالکەرەیە کە ترومان پێیوا بوو باوکێتی. دەردەکەوێت کە ڕاستی دەکرد و ئەو بەڕێز بێربانکی باوکی بوو کە مارلۆن لە دوورگەکە دۆزی بوویەوە. باوکی باوەشی بە تروماندا کرد و لەو کاتەیە کریستۆف بە کۆمەڵەکەی وت بە جوانی وێنەی ئەم دیمەنەم بۆ بگرن. باوکی ترومان بە گریانەوە بەڵێنی پێدا قارەبووی ئەو کاتەی بۆ بکاتەوە کە لە لای نەبووە. لە کۆتاییدا دەرکەوت کە ترومان ئەستێرەی بەناوبانگترین بەرنامەی مێژووە بە ناوی نمایشی ترومان. ئەو شوێنەشی تێدا دەژین بریتە لە ناوچەیەکی گەورەی تایبەت لە تۆمارکردنی فیلم کە بە گومبەتێک دەورەدراوە و هاوشێوەی ئاسمانی ڕاستی دەردەکەوێت. گومبەتەکە لەلایەن ستافێکی گەورەوە بەڕێوە دەبرێت لە ژێر سەرپەرشتی دەرهێنەری زنجیرەکە کە ناوی کریستۆفە. لە چاوپێکەوتنێکدا کریستۆف ئاشکرای دەکات کە کێرک بێربانگ تاکە کەس نەبووە دەرکەوت بێت لە نمایشەکەی بێ ئەوەی لە دەقەکەدا هەبێت. چەندین هەواداریش جاروبار هەوڵیان داوە بێنە جیهانەکەەوە و ترومان ببینن. کریستۆف کارکتەری کێرکی کوشت لە نمایشەکە تاوەکو ترومان ترسی بەرامبەر ئەو بۆ دروست ببێت و چیتر بیر لە جێهێشتنی دوورگەکە نەکاتەوە. ترومان لە کاتی لەدایکبوونیدا نەویستراوە و یەکەم منداڵ بووە کە بۆ کاری زنجیرەیەکی تەلەڤیزیۆنی وەرگیراوە. زنجیرەکە شەو ڕۆژ لە پەخشدایە و وەستانی نییە. لە کاتی وەرگرتنی پرسیاری هەوادارەکان کریستۆف پەیوەندێکی پێوە دەکرێت لەلایەن سیلڤیا گارلاندەوە کە تۆمەتباری دەکات بەوەی ترومانی زیندانی کردووە لە زنجیرەکەیدا بە بێویستی خۆی. کریستۆفیش دەڵێت خۆی ئەم جیهانی ئێمە زیندانی ڕاستەقینەیە و لەو شوێنەی ترومانی لێیە دەرفەتی ئەوەی هەیە کە ژیانێکی ئاسایی بژی بێت و تیژی و ئازار. هەروەها دەڵێت ترومان ئازادە لەوەی بڕوات پاش ئەوەی ڕاستەکەی بۆ دەردەکەوێت. ڕۆژی دواتر وا دەردەکەوێت کە ترومان گەڕاوەتەوە سەرژیانی ئاسایی خۆی. لەسەر کارەکەی چای بە هاوکارێکی نوێی دەکەوێت بە ناوی ڤیڤیان کە کریستۆف پێی وایە هاوبەشی مێینەی ترومان دەبێت. ئێوارەکەی ترومان لە ژێرزەمینەکەی خەریکە ڕێخستنی شتەکانیەتی و خەوی لێ دەکەوێت. دوای چەند کاتژمێرێک کریستۆف نیگەران دەبێت و بە کۆمەڵەکەی دەڵێت کە تەلەفۆن بۆ مۆبایلەکەی ترومان بکەن، بەڵام ترومان وەڵام ناداتەوە. بۆیە کریستۆف مارلۆن دەنێرێتە ئەوێ و دەچێتە ژێرزەمینەکە. لەوێ دەبینن ترومان لەسەر جێگاکەی نەماوە. دواتر مارلۆن دەبینێت کونێکی گەورە لە ژێرزەمینەکەیدا هەیە. کریستۆفیش بۆ ئەوەی ڕێگری لەوە بکات کە خەڵکی پێی بزانن بۆ یەکەمین جار لە مێژووی زنجیرەکەدا پەخشەکە دەبڕێت. وەستانی زنجیرەکەش دەبێتە شتێکی سەرسوڕهێنەر لە سەرانسەری جیهاندا. بەهۆی فشاری زۆری بینەران و سپۆنسەرەکان و ڕاگەیاندنەکانەوە کریستۆف ناچار دەبێت سەرجەم ئەکتەرەکان بنێرێت بۆ گەڕان بە دوای تروماندا، بەڵام بەهۆی ئەوەی شەوە ناتوان بە باشی بگەڕێت. بۆیە کریستۆف فەرمان دەکات خۆر هەڵبێت پێش کاتی ئاسایی خۆر هەڵاتن. دوای گەڕانی سەرجەم شوێنەکان ڕایشکارەکانی کریستۆف دەڵێن پێویستە ڕووبارەکەی چواردەوری دوورگەکە بگەڕین. پێشبینەکانیان ڕاست دەدەچێت و کامێراکان ترومان دەدۆزنەوە کە لەسەر بەلەمێکە و وێنەی سیلڤیای بەدەستەوەیە. بەوەش پەخشە ڕاستەخۆکە دەگەڕێتەوە و سیلڤیا لە ماڵی خۆیەوە دەبینێت کە ترومان هەوڵی دۆزینەوەی ڕاستیەکە دەدات. کریستۆف فەرمان بە کاپنەکە دەکات بچێت بە دوایدا، بەڵام چونکە ئەو تەنیا ئەکتەرێکە نازانێت چۆن بەلەم لێ بخڕێت. کریستۆفیش چارەی تری نامێنێت و زریانێک دەنێرێت تاوەکو ترومان ناچار بکات بگەڕێتەوە. هەرچی لەدەست دێت بەرامبەری بەکاری دەهێنێت، بەڵام ترومان هەر خۆی ڕادەگرێت و هاوار دەکات و دەڵێت هەرەوەندەت پێدەکرێت، ئەگەر دەتەوێت بوەستم دەبێت بمکوژیت. کریستۆف تووڕە دەبێت و یەک لە دوای یەک شەپۆڵ دەنێرێت بۆ بەلەمەکە. تاوای لێدێت خەریکە ترومان نقم دەبێت. کریستۆف بۆی دەردەکەوێت کە ترومان پێی باشترە بمرێت نەک بگەڕێتەوە. بۆیە بە ستافەکەی دەڵێت کەشەکە ئارام بکەنەوە. ترومانیش بەردەوام دەبێت لە گەشتەکەی. دوای ئەوە بەلەمەکەی بەربەستێکی بەهێز دەکەوێت. ترومان بۆی دەردەکەوێت کە بەلەمەکەی بەر ئەو دیوارە کەوتووە کە لە شێوەی ئاسمانە و بەمەش دەگاتە کۆتایی گومبەتەکە. فرمێسکی خۆشی بە چاوی دەدێتە خوارەوە.
لەوێ قادرمەیەک دەبینێت کە دەرگایەکی دەرچوونی لێە. لەو کاتەی خەریکە بچێتە دەرەوە، کریستۆف قسەی لەگەڵ دەکات و پێی دەڵێت ئەو ئەستێرەی زنجیرێکی تەلەڤیزۆنیە بە ناوی نمایشی ترومان. هەوڵ دەدات قەناعەت بە ترومان بهێنێت کە بەردەوام بێت لە ژیانی لەنێو دوورگە خەیاڵیەکەدا و لەو کاتەشدا سیلڤیا و تەواوی جیهان تەماشایان دەکەن. کریستۆف پێی دەڵێت کە جیهانی دەرەوە هیچی لەوەی من باشتر نییە. لەوێش هەمان ئەو درۆیانە هەن، هەمان ئەم نوادانە هەن، بەڵام لە جیهانەکەی مندا پێویست ناکات لە هیچ شتێک بترسیت. دوای چەند ساتێک ترومان تەماشای ئاسمان دەکات و دەڵێت ئەگەر هاتوو نەمبینیەوە نیوەڕۆ باش و ئێوارە باش وە شەویشت شاد. پاشان لە دەرگاکە دەڕواتە دەرەوە. سیلڤیا بە دڵخۆشیەوە لە شوقەکەی دەڕواتە دەرەوە بەرەو لای ترومان. لە سەرانسەری جیهانیشەوە خەڵکی دڵخۆشی خۆیان دەردەبڕن بە کۆتایی نمایشەکەی ترومان.